یاخوددا دیارە ساڵی 2014 ساڵێک بووە کە کۆمەڵێک ڕوودا و هەم لە ئاستی هەرێمی کوردستان و هەم عێراق و هەم ناوچەکەش هاتوتە پێشەوە بەڵام ئێمە زیاتر ئەو پرس کۆنفرانسەمان بۆ ئەوەیە ئاماژە بە هەندێک لەو کار و چالەکانە بکەین ئەو کارانەی کە پەرلەمانی کوردستان لە ماوەی ساڵی 2014 لە سەرجەم بوارەکان بە تایبەتی سێ ئەرچی سەرەکی هەیە وەکو بەڕێستان دەزانن ئەرچی داڕشتنی یاسا و بڕیار و هەروەها چاودێریکردنی ئەدای حکوومەت و بەدواداچوونی لیژنەکان بۆ کاری وەزارەتەکانی حکوومەت لەگەڵ ئەرکێکی تری سەرەکی مەسەلەی گفتوگۆکردن و پەسەندکردنی بودجەی ساڵانەی هەرێمی کوردستانە لەگەڵ کۆمەڵێک پرسی تر کە بە حکمیەوەی پەرلەمانی کوردستان مەرجەی بڕیار و پرسە چارە نووسازەکان بۆ بورە ئالو ببورن ئێستا زیاتر جەخت لەسەر ئەو لایەنە دەکەینەوە ئەرکە سەرچەکانی پەرلەمان چی کردووە ئەگەر بگەڕێنەوە سەر داڕشتنی یاسا و بڕیارەکان سەیرەکەی پەرلەمانی کوردستان لە ماوەی ساڵی 2014دا 45 دانیشتنی ئەنجام داوە کە سێ دانیشتنیان دانیشتنی دەستپێکی کردنەوەی خولەکان بووە یەکەم دانیشتنیان وەکو لە بیرتانە لە 6 یانزەی 2013 ئەنجام بدرا بەڵام دواتر پەرلەمانی کوردستان بۆ ماوەی نزیکەی 6 مانجێک نەیتوانی کۆبێتەوە بەهۆی نەبوونی تەوافقی سیاسی لەسەر دابەشکردنی پۆستەکان و بەشداریکردن لە پرۆسەی سیاسی و حکوومەت لە هەرێمی کوردستاندا بەڵام دواتر پەرلەمان لە مانجی 4 لە 19 چوارەوە دەستی بە دانیشتنەکانی خۆی کرد و لەو ساوەتا ئێستاکە دوو دانیشتنی ئاسایی ئەنجامدا و لە پاڵ ئەویشدا 40 دانیشتنی ئاسایشی ئەنجامدایە کە 19 دانیشتنیان لە خولی گرێدانی یەکەم بوو و 21 دانیشتنیان لە خولی گرێدانی دووەم بوو لە ماوەی ئەو هەموو دانیشتنەدا پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ 108 پرۆژە یاسایی جۆراوجۆر کردووە هەندێکیان لەلایەن حکوومەتەوە هاتبوون و هەندێکیان لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە پێشنیار کرابوو لە ئەنجامی گفتوگۆکاندا پەرلەمان لە ماوەی ساڵی 2014 نۆ یاسای دەرکرد کە یاسایەکیان هەموارکردنی یاسای خۆپیشاندان بوو لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانەوە وەک ئاگادارن گەڕێنرایەوە بەڵام تا ئێستا جارێکتر نهاتۆتەوە نێوهۆڵی پەرلەمان و هەروەها لە بواری بڕیاریشدا پەرلەمان 32 بڕیاری جۆراوجۆری دەرکردووە کە هەندێکیان بڕیاری گرنگن هەندێکیان بڕیاری دەکرێت برێن بڕیاری نیشتیمانی و نەتەوەیی بوون ڕەهەندی نیشتیمانی و نەتەوەییان هەبوو لەوانە هەڵەبجە پایتەختی ئاشتیە و هەروەها مەسەلەی ناردنی هێز بۆ کۆبانی مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ ئیداراتی ڕۆژاوای کوردستان مەسەلەی بە جینۆساید ناساندنی تاوانەکانی دش بە پێکاتەکانی کوردستان لەلایەن داعش و تیرۆریستانەوە و کۆمەڵێک پرسی تری گرنگ کە هاتە پێشەوە بە تایبەتی دیراسەکردنی ناوچە دابرێنراوەکانی کوردستان کەرکووک و ناوچەکانی تر ئەمانە کۆمەڵێک پرسی گرنگ بوون کە پەرلەمان کاری لەسەر کردبوو سەبارەت بە چالاکی لیژنەکان بەگشتی لیژنەکانی پەرلەمان کە ئێمە 22 لیژنەی پەرلەمانی هەمیشەییمان هەیە لە پاڵ ئەویشدا 4 لیژنەی کاتی بۆ پەرلەمانی کوردستان پێکات کە ئەم لیژنە کاتیانە بۆ پرسێکی تایبەت پێک دەهێنرێت و کارەکانیان تەواوی کۆتایی پێدێ لە ئەنجامی چالاکی لیژنە هەمیشەییەکان دەرکەوتووە بەگشتی لیژنەکان لە ماوەی ساڵی 2014دا 5494 چالاکی جۆراوجۆریان ئەنجام داوە بەسەرجەم 22 لیژنەکەی هەمیشەیی پەرلەمانی کوردستان کە 502 کۆبوونەوە ئەنجام دراوە بە هەموو لیژنەکان و 1305 نووسراویان دەرکردووە بەسەرجەم لیژنەکانیان و 2769 نووسراویشیان بۆ هاتووە چ ئەوانەی کە لەلایەن لایەنەکانی حکوومەتەوە بێت لە دەرەوە بێ لە هاوڵاتیەوە بێوان هاتبێ و هەروەها 108 پرۆژە یاسا کە خوێندنەوەی بۆ کراوە ئاراستەی سەرجەم لیژانەکان کراون هەرێکە بە پێی تایبەتمەندی و پسپۆریەتی خۆی بەڵام لە هەمویان زیاتر لیژنەی یاسایی 108 پرۆژەکەی ئاراستە کراوە چونکە دەبێت لە دیراسەکردنی هەم پرۆژە یاساکان ئاگادار بێن هەروەها 51 راپۆرت لە ماوەی ساڵی 2014 لەلایەن لیژنەکانی پەرلەمانەوە لەسەر ئەو 108 پرۆژە یاسایی خوێندنەوەیان بۆ کراوە ئامادەکراوە سەبارەت بە پرسی هاوڵاتی بوون یاخود کێشەکانی هاوڵاتیان 152 هاوڵاتی چ بە خۆیان چ بە نامە و نووسرا و یاداشت سەردانی لیژنەکانیان کردووە و سکاڵا و داوا و کێشەکانی خۆیان گەیاندۆتە لیژنەکانی پەرلەمان سەبارەت بە هاتنی بەرپرسانی حکوومەت
چ وەزیر بێت چ بریکاری وەزیر بێت چ بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتەکان بێ 84 بەرپرسی جۆرا و جۆر هاتوونەتە بەردەم لیژانەکانی پەرلەمان جگەلەوەی کە هەندێکیان لە دانیشتەکانی پەرلەمانیشدا نزیکەی 12 وەزیر ئامادە بوون جگە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جگە لە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی باڵای سوتەمەنی لە هەرێمی کوردستاندا ئەمانیش لە دانیشتنی جیاجە ئامادە بوون و دەبیرتانە کە دانیشتنیەکی شتیایدا سەرۆکی هەرێمی کوردستان ئامادە بوو کە دانیشتنیەکی نائاسایی بوو. لیژنەکانی پەرلەمان لە چوارچێوەی سەردان و بەسەرکردنەوەکانیاندا 379 سەردانی جۆرا و جۆریان ئەنجام داوە. ئەو سەردانانە هەندێکیان بۆ بەسەرکردنەوەی ڕەوشی پەنابەران و ئاوەرەکان بووە، هەندێکیان بۆ بەسەرکردنەوەی هێزی پێشمەرگە بووە لە شەرگەکان، هەندێکیان بۆ بەسەرکردنەوەی دامەزراوەکان و وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. جگەلەوە لەم خوڵەی پەرلەماندا سێ لیژنەی تازە پێکهاتن بۆیە ژمارەکە لە 19 لیژنە بوو بە 22 لیژنە وەکو دەزانن لیژنەی مافی بەکاربەر، لیژنەی کاروباری پەرلەمان، لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بوو. چوار لیژنەی تریش ئەمانە لیژنەیەکیان بۆ لێکۆڵینەوە بوو لە ڕووداوەکانی 34 لە هەولێر و سلێمانی، لیژنەیەکیان بۆ نووسینەوە و پێداچوونەوە بە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بوو و لیژنەیەکی تریان بە دواداچوونی بە جینۆساید ناساندنی تاوانەکانی دژ بە کورد لەلایەن داعش و پێکهاتەکانی ترەوە. هەروەها لیژنەی چوارەم لیژنەی بۆ پاڵاوتنی ئەندامانی ئەنجومەنی باڵا یا کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستاندا. سەبارەت بە ئەرکی سێم لە پەرلەمانی کوردستان لە 2014 مەسەلەی بودجەیە. وەکو بەڕێستان دەزانن بودجەی گشتی عێراق لە ساڵی 2014 نەچۆ نێو پەرلەمانی کوردستان بەهۆی قەیرانی سیاسی و دارایی کە ڕوبەڕووی عێراق و هەرێمی کوردستانیش بووە. لەبەرەوەی بودجەی عێراق پەسەند نەکرابوو، بودجەی هەرێمیش دیاری نەکرا، بۆیە بودجەی هەرێمی کوردستانیش لە 2014 نەهاتە نێو پەرلەمانی کوردستان، بۆیە پەرلەمان لەو بوارەدا نەیتوانی هەم مناقەشەی بودجەی ساڵی 2014 بکە و هەم مناقەشەی حساباتی ختامی بکە کە ساڵانی پێشوو دەکرا بێتە پەرلەمان و بەپێی پەیڕەوی ناوخۆ بەپێی یاسا و بەپێی ئەرک و دەسەڵاتەکانی پەرلەمانیش پێویستە بودجەی گشتی هەرێمی کوردستان ساڵانە لە مانجی تشرینی یەکەمەوە ئاراستەی پەرلەمان بکرێ بۆ ئەوەی لەو دوو مانگەدا پەرلەمان خوێندنەوەی بۆ بکە و ئاراستەی لیژنەکانی بکە. بەڵام ئومێد هەیە کە لە 2015دا جارێکی تر بودجەی هەرێمی کوردستان بێتەوە نێو پەرلەمان، بە تایبەتی لە ڕۆژانی داهاتوودا بودجەی گشتی عێراق ئێستا لە گفتوگۆدا لە پەرلەمانی ئیتیحادی کە دوای ئەوەی لەوێ تەواو دەبی بە تەکید پرۆژە بودجەی هەرێمی کوردستانیش لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئاراستەی پەرلەمان دەکرێت و بەگەیشتنیشی خوێندنەوەی بۆ دەکرێت و ئاراستەی لیژانەکان دەکرێت و بۆ ئەوەی جارێکی تر گفتوگۆ لەسەر بودجەی هەرێمی کوردستان لە ساڵی 2015 دەست پێ بکاتەوە. سەبارەت بە چالاکیەکانی پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمان، پەرلەمانی کوردستان لە ماوەی 2014دا هەوڵیدا پەیوەندیەکانی لە ئاستی دیبلۆماسیشدا لەگەڵ پەرلەمانات لەگەڵ وەفد و وڵاتانی بیانی گەشە پێ بدە. لەو بوارەدا 61 چالاکی جۆرا و جۆر لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە ئەنجام درراوە کە 21 دانەیان پەیوەندی بە پێشوازیکردن و سەردانی باڵوێز و کونسڵی وڵاتانی بیانی هەبووە یا عەرەبی هەبووە لە عێراق کە سەردانی پەرلەمانیان کردووە. 11یان پەیوەندیان بە کەسایەتی جیهانی و نێودەوڵەتیەکان هەبووە کە هاتوونەتە پەرلەمان و 17شیان پەیوەندی بە وفودی پەرلەمانی هەبووە کە لە وڵاتانی عەرەبی یا لە وڵاتانی ناوچەکە یا لە وڵاتانی ئەوروپیەوە هاتوون کە دوانیان سەرۆکی پەرلەمان بوون، یەکێکیان سەرۆکی پەرلەمانی کۆماری ئیسلامی ئێران بوو، ئەویتریشیان سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیای ئیتیحادی. هەر لەو بوارەدا لە چوارچەوەی پەیوەندیەکان 12 وەفد و ڕێکخراوی بیانی لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سەردانی پەرلەمانی کوردستانیان کردبوون. خاڵێکی تر مەسەلەی پرسیار و وەڵامە. پەرلەمانی کوردستان لە ماوەی دەست بەکاربوونی لە 2014 382 پرسیاری لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە لە ڕێی سەرۆکایەتی پەرلەمان ئاراستەی ئەنجومەنی وەزیران و لە ڕێ ئێوانیشەوە بۆ وەزیرە بەڕێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە و لەو پرسیارانەدا لەو 382 پرسیارە 222 پرسیار وەڵامیان گەڕاوەتەوە گەیشتۆتەوە دەست ئەندامە بەڕێزەکان، بەڵام 162 وەڵام نەهاتۆتەوە و بە پێی پەیڕەوی ناوخۆش وەڵامانەی کە نەهاتۆتەوە لەگەڵ تەواوبوونی خولی دانیشتەکانی پەرلەمان کۆتاییان پێدێ و دەکرێت ئەو ئەندامە بەڕێزە جارێکی تر پرسیارەکانی ئاراستە بکاتەوە یاخود ئەگە پرسیاری ئیزافیان هەبوو بە هەمان شێوە لەگەڵ دەستپێکردنی خولی دانیشتەکانی پەرلەمان ئاراستەی دەسەڵاتی جێبەجێکردنی بکاتەوە. لایەنێکی تر کە پرسە هەنووکەیەکانە
پەرلەمانی کوردستان دەتوانین بڵێن چەندین پرسی هەنووکەیی هاتە پێش لە ماوەی 2014 کە لێرەدا ئێمە زۆر بە کورتی ئاماژەمان پێکردووە لەوانە ڕەوشی کەرکووک و ناوچە کوردستانی دابرێنراوەکان ڕەوشی کوبانی و بڕیاری مامەڵەکردن لەگەڵ ئیداراتی ڕۆژاوای کوردستان ڕەوشی کوردانی ئێزیدی و تاوانەکانی داعش لە دژی کوردانی ئێزیدی و پێکاتەکانی تری مەسیحی و تورکمان و هەروەها سەرجەم شەبەک و لایەنەکانی تری کوردستان مەسەلەی بە پایتەختی ئاشتی بۆ هەڵەبجە کە ئەمەش پرسێکی گرنگ بوو بۆ خەڵکی هەڵەبجە و هەروەها سەردانی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ لاهای بە مەبەستی بە جینۆساید ناساندن و کارکردن لەسەر دۆسیەی بە جینۆساید ناساندنی تاوانەکانی داعش لە دژی خەڵکی کوردستان کە ئەنجامی باشی هەبووە و چاوەڕوان دەکرێت لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزی نوێ جارێکی تر پەرلەمان کاری جدی لەسەر ئەو پرسە بکاتەوە. ناردنی هێزی پێشمەرگە کە بڕیارێکی زۆر گرنگی نیشتیمانی و نەتەوەیی بوو یەکەم جارە لە مێژووی کورد لە مێژووی هەرێمی کوردستان لە مێژووی پەیوەندی پارچەکانی کوردستان هێزی پێشمەرگە بە بڕیارێکی سیاسی لە پەرلەمانی کوردستانەوە بڕیار لەسەر دەدرێ و هێز دەچێت بۆ پشتیوانیکردنی براکانمان لە کۆبانی لە بەرامبەر دوژمنان و داگیرکەران و یەکەم جارە کە هێزی پێشمەرگە بە دوورایی چەندین کیلۆمەتر بە نێو خاچی وڵاتانی تر بە بەرچاوی کۆمەلگەی نێودەوڵەتی و بە پشتیوانی کۆمەلگەی نێودەوڵەتی پشتیوانی لە براکانیان دەکەن لە ڕۆژاوای کوردستان. ڕاستپاردەی پەرلەمانی کوردستان چەند ڕاستپاردەیەکی دەرکرد بۆ دەسەڵاتی جێبەجێکردن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە 2014 بۆ ئەوەی کاتێک کە دەستنە دانوستان لەگەڵ حکوومەتی فیدرالی لە بەرچاوی بگرن سەبارەت بە پرسە هەڵپەسێدراوەکانی کە لە نێوان هەرێم و بەغدا هەبوو و خۆشبەختانە دوجاریش وەفدی حکوومەتی هەرێم لەگەڵ وەفدی حکوومەتی فیدرالی بەسەر چەند خاڵێکی گرنگ و چارەنووساز ڕێککەوتون ئومێد دەکەین بە پەسەندکردنی بودجێ گشتی عێراق ئەو ڕێککەوتنەمەی نێوان هەولێر و بەغدا بکەوێتە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی کێشە و قەیرانی دارایی و ئابووری و مەسەلەی نەوت هەناردەکردنی نەوت لە نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکرێت. خاڵی تر مەسەلەی پەیوەندی بە بەرەنگاربوونەوەی توندوتیژەکان هەبووە دژ بەژنان کە پەرلەمانی کوردستان لەسەر چەندین تەوەر کاری کردووە لەو بوارەدا و بە تایبەتی چەند ڕاستپاردەیەکی ئاراستەی دەسەڵاتی پەرلەمان و دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم و دەسەڵاتی جێبەجێکردن کرد. ئەو ڕاستپاردانە بۆ ئەوە بوو زیاتر داکۆچی لە مافی ژنان و ئافرەتان و جێبەجێکردنی یاساکان بکرێت کە لە پەرلەمانی کوردستانەوە لە خولەکانی پێشوو دەرکراون. جگە لەمەش هەمومان لەبیرمانە بە مەبەستی دابینکردنی بابەتێکی یا ڕووماڵکردنیەکی پیشەیی و بابەتیانە بۆ پرسەکانی ژن و کێشەکانی کە ڕوبەڕووی ئافرەتان دەبێتەوە لە هەرێم پرەنسیپێک و چەند بنەمایەک لە نێوان ڕۆژنامەنووسان لەگەڵ کۆمیتەی ژنانی پەرلەمانی کوردستان و لەگەڵ بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان و ڕۆژنامەنووسان ئیمزاکرا لێرە ئومێد دەکەین جارێکتر لێرەوە پەیاممان بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنەوەیە لە کاتی ڕووماڵکردنی پرسەکانی ژن داکۆچیکردن لە مافەکانی ئافرەتان بە شێوەیەکی پیشەی و بابەتی مامەڵە لەگەڵ ئەو پرسە گرنگ و هەستیار و چارەنووسازە بکەن. خاڵێکی تر کە پەیوەندی بە خۆتانەوە هەیە بە پەیوەندی بە مامەڵەکردن لەگەڵ میدیا هەیە. ئێمە دەزانین بەتەکید مامەڵەکردن لەگەڵ میدیا واجب و ئەرکی ئێمەیە لە بەڕێوەبەراتی ڕاگەیاندنی پەرلەمان بەڵام لە هەر خولێکدا بەهۆی گۆڕینی سەرۆکایەتیەکان بەتەکید سیاسەتی ڕاگەیاندنیش گۆڕانکاری بەسەردا هاتووە بەڵام بە حکمی تەجروبە ئێمە کارمان کردو لەگەڵ سەرۆکایەتی نوێی پەرلەمان بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی باشتر مامەڵەکردن لەگەڵ میدیا دابڕێژینەوە و ئێمە لە چەندین ڕووەوە کارمان کردو بۆ گەشەپێدانی بەڕێوەبەراتی ڕاگەیاندنی پەرلەمان بۆ ڕێگە خۆشکردن لە بەردەم میدیاکاران کە دێنە نێو پەرلەمان بە ئاسانی دەستیان بە سەرچاوەکانی هەواڵ و زانیاریدا بگات و بەبێ لەمپەر بتوانن ڕووماڵی دانیشتنەکان یا کاری لیژانەکانی پەرلەمان بکەن و لێرەدا ئاماژە بە هەندێک لەو خاڵان دەکەین. لەم خولەدا لەسەر پێشنیاری ڕاگەیاندنی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا جارێکی تر دانیشتنەکانی پەرلەمان ڕاستەوخۆ پەخش بکرێنەوە وەک چۆن لە خولی دوێمی پەرلەماندا پەیڕەو دەکرا. ئێستا وەکو دەبینین دانیشتنی پەرلەمان ڕاستەوخۆ پەخش دەکرێت تەنیا ئەو دانیشتانە نەبێ کە لەسەر داوا پێشنیاری ئەندامانی بەڕێزی پەرلەمان وەک لە پەیڕەوی ناوخۆدا هاتووە دەکرێت بە داخراوی بەڕێوە بچی بەڵام دەکرێت دواتر بڵاو بکرێتەوە بە تۆمارکراوی یاخود ئەو بەشەی کە پەرلەمانتاران ڕەزامەندی لەسەر نیشان دەدەن بڵاو بکرێتەوە. خاڵێکی تر بواری زیاتر بە ڕۆژنامەنووساندرا بۆ ئەوی بتوانن دیدار و چاوپێکەوتن لە هۆڵی لیژنەکان و ژووری ئەندامانی پەرلەمان ئەنجام بدەن کە پێشتر لە ڕەنگە ڕۆژنامەنووسان گلەی ئەویان دەکرد لە ئێمە دەیانگوت ئێمە ناتوانین بچین بۆ ژووری پەرلەمانتاران بەڵام ئێستا دەتوانن هەموو دیدار و چاوپێکەوتنەکانیان لە هۆڵی لیژنەکان و لە هۆڵی یا لە ژووری ئەندامانی پەرلەمانیش بۆ خۆیان ئەنجام بدەن جگە لەوەی کە ئێمە ئێستا سەرقاڵین لە سنتەری میدیا دروستکردنی شوێنێکی پرس کۆنفرانسە بۆ لیژنەکان بۆ فراکسیۆنەکان بۆ ئەندامە بەرزەکان کە دوای تەواوبوونی هەر دانیشتنێکی
سەرۆکی پەرلەمان دەتوانن لەوێەوە لەو شوێنێ سەکۆی پرێس کۆنفرانسی ئەندامان لەوێ دیدار لەگەڵ میدیاکاران بکەن و لێدوانەکانی خۆیان بدەن. خاڵێکی تر مەسلەی کارکردنی بەردەوامە بۆ ئەوەی کێشە تەکنیکەکانی دەنگ و ڕەنجی پەیوەست بە ڕووماڵکردنی دانیشتەکانی پەرلەمان لەم خوڵی پەرلەماندا چارەسەر بکرێت و خۆشبەختانە ئێمە ئەو هۆڵە ئێستا نۆژەن کرایەوە و پێداویستەکانی پەخشی ڕاستەوخۆی لێدابین کراوە و کاریش دەکەین بۆ گۆڕینی سیستەمی دەنگ و ڕەنگ لەنێو هۆڵی پەرلەمان چونکە ئێمەش هەست دەکەین کواڵیتیەکانی گواستنەوەی ڕووماڵی دانیشتەکان بە تایبەتی کامێرەکان لە ئاستی پێویستدا نیە لە ئاستی ئەو پرۆفیشناڵەدانیە کە ئێستا بەشێکی زۆر لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنی هەرێمی کوردستان بە سیستەمی HD یاخود لە سەروی سیستەمی HD شەوە ڕەنگە لە ئایندەدا کاری لەسەر بکەن بۆ ئێمە کار لەسەر ئەو تەوەرەش دەکەین و لە هەوڵ دەدەین لە ماوەی چەند مانگی داهاتوودا ئەم کارە تەواو بکرێت. جێرانەوەی پەخشی ڕاستەوخۆ بۆ کەناڵی پەرلەمانی کوردستان یاخود دامەزانەوەی کەناڵی پەرلەمان یەکێکە لەو پرۆژانە ئێمە لە خولی سێمیشەوە کارمان لەسەر کرد دوای داخستنی کەناڵی ئاسمانی پەرلەمان بەڵام دواخرا بەهۆی کۆتایی هاتنی خولەکە بەڵام لەم خولەدا جارێکی تر سەرۆکایەتی ڕەزامەندی دەربڕیوە و ئێستا کاریش دەکەین لەسەر ئەوەی لە ئایندەیەکی زۆر نزیکدا بتوانین پەخشی کەناڵی پەرلەمانی کوردستان بە سیاسەتێکی تازە بە بەرنامەی تازە و بە دیاریکردنی ماوەیەکی پەخش و بە سیستەمێکی HD لۆکاڵی لە زاخۆوە هەتا خانەقین پەخشەکەی بگاتە خەڵکی کوردستان وەکو هەنگاوێک بۆ ئەوەی ئەم کەناڵە بێتە پردی پەیوەندی لە نێوان هاوڵاتی و پەرلەمانی کوردستان چونکە ئێمە دەزانین هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن هەموو کەناڵە تەلەڤیزیۆنەکان ئەو دەرفەتیان نییە 3-4 سەعات تەرخان بکەن بۆ پەخشی ڕاستەوخۆی دانیشتەکانی پەرلەمان بەڵام ئێمە ئەگەر کەناڵێکی خۆمان هەبوو ئەو کاتە خەڵکی کوردستان لەسەر ئەو پرسانەی کە پەیوەندی بە ژیانی خەڵک هەیە کە پەیوەندی بە کێشەکانی خەڵک هەیە پەیوەندی بە پرۆژە یاساکان هەیە دەتوانی لە ڕێی کەناڵی پەرلەمانەوە تەواوی دانیشتنەکە ئەو دانیشتنە 2 سەعات بێ 3 سەعات بێ 4 سەعات بێ 2 بەش بێ ئێمە دەتوانین لەو کەناڵەدا پەخشی بکەین و خەڵک ئاگادار بێ بزانی لە پەرلەمان چ دەگوزارێ و هەڵوێستی لایەن سیاسیەکان و فراکسیۆنەکان چۆن و بە چه ئاراستەیەکدا دەڕوا ئومێد دەکەین کە لە ئایندەی زۆر نزیکدا و کەناڵە پەخشەکەی جارێکتر بکەوێتەوە کار. مەسەلەی پێدانی زانیاری یەکێکە لەو کێشانەی کە پێشتر ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان بۆتەوە بەڵام دەرکردنی یاسای تایبەت بە مافی بەدەستێنانی زانیاری لە پەرلەمانی کوردستانەوە هەنگاوێکی گرنگ بوو. بۆ زانیاری جەنابیشتان لەگەڵ دەستپێکردنی خولی تازە ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕاگەیاندن بۆ سەرۆکایەتی پەرلەمان پێشنیارمان کرد کە پێویستە هەوڵ بدەین پەرلەمانی کوردستان خۆی ببێتە یەکەم دامەزراوی ڕسمی لە هەرێم ئەم یاسایە جێبەجێ دەکات. خۆشبەختانە سەرۆکایەتیش بڕیاریدا بەکردنەوەی بانکی زانیاری لەسەر پێشنیاری ڕاگەیاندنی پەرلەمان و ئێستا بانکی زانیاری لە پەرلەمانی کوردستان لە ڕێی چەند لینکێکەوە لەسەر ماڵپەڕی پەرلەمانی کوردستان ئێوە دەتوانن پەیوەندی پێوە بکەن و دەتوانن هەر پرسیارێکی ڕۆژنامەنووس یا هاوڵاتی هەیبوو ئاراستەی ئەو بانکەی بکاو لەوێەوە وەڵامەکانی بەدەست دەگاتن. ئومێد دەکەین کە ئەم بانکی زانیاریە یاخود جێبەجێکردنی یاسای مافی بەدەستێنانی زانیاری لەلایەن سەرجەم وەزارەت و دامەزراوەکانی تری حکوومەتی هەرێمیش جێبەجێ بکرێ بۆ ئەوەی ڕۆژنامەنووس بە ئاسانی دەستی بە هەواڵ و داتا و زانیاریەکاندا بگات. بەڕێزان دیارە لە درێژەی چالەکیەکان کاری زۆر کراوە بە نمونە مەسەرەن ڕاگەیاندنی پەرلەمان لەم خولەدا تەنیا بۆ هاوکاریکردنی کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ هاوکاریکردنی ڕۆژنامەنووسەکان ئەوانەی کە دێن ڕووماڵی دانیشتەکانی پەرلەمان دەکەن 1078 گرتەی ڤیدیۆیی دانیشتنی پەرلەمان وێنەی ئەرشیفی داوەتە پەرلەمانتار داوەتە میدیاکار و ڕۆژنامەنووس داوەتە کەناڵەکانی ڕاگەیاندن کە داوای ئەرشیفی پەرلەمانیان کردووە بەم شێوەیە. فراکسیۆنەکانی پەرلەمان 474 کاسێتی ڤیدیۆیی هاوکاریمان کردوون کەناڵەکانی ڕاگەیاندن 402 کەناڵ جار هاوکاریمان کردوون لێژنەکانی پەرلەمان 62 گرتەی ڤیدیۆیی و دانیشتنی تایبەتمان داونەتێ ئەندامانی پەرلەمان کە بە شەخسی داوای دانیشتن و ئەرشیفی خۆیان کردووە 120 دانیشتن هاوکاری ئەندامەکانمان کردووە هەندێک ڕۆژنامەوان و کەناڵی ڕاگەیاندن و هاتوون چناو خۆبی چ دەرەوە داوایان کردووە ئەرشیفی پەرلەمان سوودمەند بن لەوانە 20 کەناڵی جۆرا و جۆر بووە کە بۆ فیلمی دۆکۆمنتاری کاریان لەسەر کردووە. خاڵێکی تر کە پێم وایە خاڵی دێمە لە کارەکانی پەرلەمان لە 2014 مەسەلەی سنتەری توێژینەوەیە. سنتەری توێژینەوە یەکێکە لە سنتەرە گرنگەکانی پەرلەمانی کوردستان کە لە 2012 دامەزرا بە مەبەستی هاوکاریکردن و هەماهەنگیکردن لەگەڵ لیژنەکانی پەرلەمان بۆ دانانی دراسەکردنی پرۆژە یاساکان و بەستنی کۆڕ و سیمینار و وەرکشۆپی جۆرا و جۆر. بەگشتی ئەم سنتەرە لە وەتای دروست بووە هەتا ئێستا 99 چالاکی جۆرا و جۆری کردووە لەوانە کۆنگرا کۆنفرانس خولی ڕاهێنان وەرکشۆپ سیمینار تاون میتین کۆبوونەوەی کراوە
65 کۆبنەوەی جۆراوجۆری کردووە بەگشتی 99 چاراکی جۆرا و جۆریان هەبووە جگە لە چاپکردنی هەندێک کتێب و نامیلکە و ئەنجامدانی چەندین دراساتی و توێژینەوەی کارجێڕی کە خزمەتی هەم ئیدارەی پەرلەمانی کردووە هەم لیژانی پەرلەمانیشی کردووە. دیارە سەبارەت بە هەندێک داتای تریشی تێدایە ئەم راپۆرتێک کە ئێستا لە بەردەستی جەنابتاندایە و دەیخێنە سەسایەتی پەرلەمانیش مەسەلەی پێکاتەی پەرلەمانە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی ڕەگەزیەوە کە وەکو داتا لە بەردەمی ڕۆژنامەنووسان هەیە بۆ ئەوەی دراسی لەسەر بکەن و من هەر ئەوە هەبوو زیاتر ڕەنگە شتی زیاتریشی تێدایە راپۆرتەکە بەڵام نامەوێت زیاتر لە کاتی جەنابتان بگرم و ئەگەر پرسیارێکی محەدەد هەبی لەسەر کار و چالەکیەکانی پەرلەمان لە 2014 من لە خزمەتی ئێوە دەم. زۆر سپاس بۆ جوگرن. بەڵێ. وڵاتیان کەم تەرخەم بووە بە تایبەت لە کاتێکدا موچە لە کوردستانیە کارەبا خراپە وەزیر هاتووە لێ پرسیینەوە کراوە بەس بەو شێوێنیە کە لە ئاس داوای هاوڵاتیانی کوردستان بێ بێگومان سوتەمەنیە ئەمانە دانیشتنی بۆ کراوە توانیویەتی چارەسەری بۆ ئەو چێشانە بدۆزێتەوە بەتەکید ئەم چێشانە بە حکمی ئەوەی کە بەردەوام مانای چارەسەر نەدۆزراوەتەوە بەڵام ئەو مانای ئەوە نییە پەرلەمان دەستەوەستان بۆستێ بەڵکو پەرلەمان ئەگەرچی ئێستا لە پشووی دانیشتەکانایە بەڵام دەتوانێت لە ڕێی ئەنجامدانی چەندین دانیشتنی نائاسایی لە ڕێی بانگێشتکردنی وەزیرە بەڕێزەکان بۆ بەردەم لیژانی پەرلەمانی و گفتوگۆکردن لەسەر ئەو چێشانێک کە بەردەوامە تا ئێستا دەکرێت پەرلەمان کاری جدی لەسەر بکات بۆ پێی زانیاریەکانی ئێمەش لە ڕۆژانی داهاتوو هەر لەم هەفتەیە ڕەنگە چەند وەزیرێک بێنێ بەردەم لیژانەکانی پەرلەمانی پێوەست بەخۆیان بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو قەیرانانە مەسەلەی بودجە مەسەلەی معاشاتی فەرمانبەران مەسەلەی سوتەمەنی مەسەلەی کارەبا ئەمانە پرسی گرنگن کە من پێم وایە لیژانی پەرلەمانی لەم دو سێ ڕۆژەی داهاتوودا کاری جدی لەسەر دەکەن. فەرموو کاک سەیەن. بله. تا ئێستا هیچ بەرنامەیەک نەبووە بۆ ئەنجامدانی دانیشتنیشی لەو شێوە ئەم بڕیارەش تا ئێستا بە پێی زانیاری شخصی خۆم ینی بەڕسمی لایەنە سیاسەکانی کە باز دەکرێت لە پشتی ئەو پرسەنە بەڕسمی ئەعلانیان نەکردووە من پێشم وایە پرسێکی لەو شێوەوە پێویستی بەوە هەیە کە لەگەڵ دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستان قسە و باسی لەسەر بکرێت چونکە لە بیرمان نەچێت شنگار بەشێکی دانەبراوە لە هەرێمی کوردستان و پێویستیشە هەر بڕیارێکی چارەنووساز لەو ناوچەیە دەدرێت پەرلەمانی کوردستان وەک ناوەندی بڕیار ئاگاداری هەر پرسێکی لەو شێوە بێت. بله. بله. بله ئاساییە بە پێ پەیڕەوی ناوخۆ پەرلەمان دەتوانێت لە کاتی پێویستدا لەو شوێنێک کە پێویستە لەو بۆنەی کە پێویستە لە هەر شار و شارۆچکەیەک و ناوچەیەک دەتوانێت دانیشتەکانی خۆی بگوازێتەوە لەوێ دانیشتنیی تایبەت ئەنجام بدا بەڵێ بەرنمەیەکی وا هەیە بۆ هەڵەبجە پەرلەمان دانیشتنێک لەوێ ئەنجامدا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو یاسایە کە پەیوەندی بە دیاریکردنی یا دابەشکردن و دیاریکردنی دەسەڵاتی کارجێڕی هەیە چونکە هەڵەبجە ئێستا بۆتە پارێزگا پێویستی بەوەی کە بە یاسایەک ئەو دەسەڵاتە و ئەو ئەرکانە لە نێوان پارێزگار و قایمقام و ئەو ئەنجومەنێک کە لەوێ هەڵدەبژێردێ ڕێک بخرێ بە دووری نازانین کە دانیشتنێکی لەو شێوە لە هەڵەبجە بکرێ بەڵام مەرجیش نییە ینی فەرز نەکراوە لەسەر پەرلەمان ئیلا دەبی دانیشتنەکە لە شوێنێک لە دەرەوەی پەرلەمان یا لەو ناوچەیە کە پەیوەندی بەو بڕیارە هەیە لەوێ ئەنجام بدرێ ئەوە دەوەستێتە سەر بڕیاری پەرلەمانتاران و دەستەی سەرۆکایەتی و سەرۆکایەتی فراکسیۆنەکان چۆن هەماهەنگی دەکەن لەکوێ پێویستە دانیشتنێک بنە دەرەوەی پەرلەمان لە کوێش پێویست نییە دانیشتن بچێتە دەرەوەی پەرلەمان. زۆر سپاس. فەرموو جەناب.
لە ڕاستیدا خشتەکە زیاتر لای لیژانەکانە ینی بە تەفسیل کەیدا دەنیشن بەڵام بە پێی زانیاریەکانی ئێمە وەزیری دارایی وەزیری سامانە شتەکان وەزیری کارەبا لەو وەزیرە بەرزانن کە چاوەڕوان دەکرێت لە ماوەی ئەم هەفتەیەدا یا لە چەند ڕۆژی داهاتوودا بێنە لیژنەکانی پەرلەمان بۆ گفتوگۆکردنە سەر ئەو کێشە و پرسانەی کە تاوەکو ئێستاکە لە هەرێمی کوردستاندا بەردەوام بە تایبەتی نەبوونی کارەبا مەسلەی گرانی سوتەمەنی و دابەزاندنی ئەو نرخە ئەمانە پرسی گرنگن لەگەڵ مەسلەی دواکەوتنی میزانیە و یاخود موچەی هاوڵاتیان و فەرمانبەران. زۆر سپاس. بەڵێ بەڵێ لە ڕاستیدا پەیوەندی پەرلەمانی کوردستان لەگەڵ پەرلەمانی زۆرێک لە وڵاتانی دنیادا هەیە بە تایبەتی وڵاتانی دیموکرات وڵاتانی ئەوروپا ئێمە پەیوەندی دێرینمانێ هە لە ساڵی 92 کە پەرلەمانی هەرێمی کوردستانی بۆ یەکەم جار هەڵبژێردرا پەرلەمان سەردانی و کۆمەڵێک وڵات و پەرلەمانی وڵاتانی ئەوروپای کرد لە نەمساوە دەستی پێکرد بۆ سوید و بۆ زۆر وڵاتی تر بۆیە ئێمە پەیوەندیمان هەم لەگەر پەرلەمانی ئیتحادی ئەو وڵاتانە هەیە هەم لەگەڵ بەشێکی زۆر لە پەرلەمانی فیدرالیە هەرێمەکانیش هەیە یعنی پەرلەمانی کوردستان لەسەر ئاستی ناوچەکەش پەیوەندی لەگەڵ پەرلەمانی وڵاتانی عەرەبی هەیە و پێشتریش لەسەر ڕێخستن و هاوکاری و هەماهەنگی پەرلەمانی کوردستان کۆنگرەی پەرلەمانی وڵاتانی عەرەبی لە هەرێمی کوردستان بەڕێوەچوو بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمانی ئیتحادی و لە بیریشتانە چەند هەفتەیەک پێشەستا سەرۆکی پەرلەمانی کۆماری ئیسلامی ئێران سەردانی ئێرەی کرد و پەیوەندیمان لەگەڵ ئەوانیشدا هەیە و چاوەڕوانیش دەکرێت لە ئایندەیەدا سەردانی پەرلەمانی کوردستان سەردانی پەرلەمانی ئێران بکە بۆ سوودوەرگرتن لە ئەزمموی یەکتر هەروەها پەرلەمان بە پێی سیستەمی وڵاتێک دەگۆڕێ و ئێمە تایبەتمەندی خۆمان هەیە بەڵام دەکرێت ئەوان سود لە ئێمە وەربگرن و ئێمەش سود لە پەرلەمانی وڵاتانی تر وەربگرین بۆ گەشەپێدانی کاری پەرلەمانی و ژیانی دیموکراسی لە هەرێمەکەماندا. زۆر سپاس بۆ هەموو لایەکتان. دەستان خۆش بن.